ومن أحسن قولا ممن دعا إلى الله وعمل صالحا وقال إنني من المسلمين. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم وبارك على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. السلام عليكم ورحمة الله وبركاته. پێشەکی پێخۆشحاڵم کە بە براو خوشکانی خۆم گەیشتمەوە لەو سنتەرە پیرۆز و مبارەکە و ئومێدەوارم خوای گەورە لەو مانگە پیرۆزەدا کە یەکەم ڕۆژی مانگی ذیلحیجەیە لەومان ببتە فاتحەی خێر و بەرەکەت ئینشاءالله، و ئەو دانیشتنەوە ئەو کۆڕەش ئینشاءالله بچووکترین وەفا بێ لە ئێمەی مسلمانانی پابەندی بە شەریعەتی خوا و شوێن هەرگری محەممەد المستەفا صلی الله عليه وسلم بەرامبەر ئەم جێنشینانەی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم. خۆشەویستانم، پاش ئەوەی مرۆڤایەتی چاوەڕوانی کەسێکیان دەکرد لە خواوە کە قوتاریان بکە لەو هەموو زوڵم و ستەمەی کە تێدا بوون، لەو هەموو زەڵالەت و زۆر خوداییەی کە تێدا دەژیان، لەو هەموو غەدر و بێقیمەتیەی کە بەرامبەریان دەکرا، ئەوەتە خوای گەورە بە گەورەوی و میهرەبانی و لوتفی خۆی محەممەد المستەفای صلی الله عليه وسلم بە ئاخیر پێغەمبەر و خاتەم الئەنبیا لە بۆ ڕەوانکردن و دینێکیشی پێنارد کە ئەم دینە کۆتا دین و کۆتا شەریعەت و ڕیسالەی خوداییە لە بۆ مرۆڤایەتی و بۆ بڵاوبوونەوەی ئەو هەموو نورە، نوری خوددا، نوری محەممەد المستەفا صلی الله عليه وسلم و نوری قورئان. خودای گەورە کەسانێکی هەر بژارد لە دەورا و پشتی محەممەد المستەفا عليه الصلاة والسلام کە هاتن بە جوانترین شێوە و زۆر بە جانفیدایەنە و زۆر بە مەردانە و زۆر بە وەفاداری و بە پاچی و بە ئەمەچی وەکو جانفیدا و پێشمەرگەیەکی ئەم ئیسلامە هاتن دەورەی محەممەد المستەفایاندا صلی الله عليه وسلم و دەستیان کرد بە بڵاوکردنەوەی ئەم نور و ئەم بەرەکەتە و ئەو ڕەحمەتەی خوداییە لە بۆ مرۆڤایەتی. جا ئەوانە هەستان هەموو ماڵ و گیان و ڕوح و خاک و نیشتیمانی خۆشیان لە پێناوی ئەم نورەدانە. بۆیە کاتێک کە دەبینین کە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام لە حجەت الوداعدا کاتێک کە ئەو حەجەی هەر ئەو حەجەشی کردووە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام وتاری لە بۆدان لە عەرەفە عولەما دەفەرموین 100,000 سەحابە، هەندێک دەفەرموین 114,000 سەحابە گوێیان لەو وتارەی محەممەد المستەفا بوو صلی الله عليه وسلم. بەڵام لەگەر ئەوەش لەو هەموو سەحابەدا 10,000 سەحابە قەبری مبارەکیان لە مەدینەیە، 914,000 سەحابە ئەوانە هەر هەمیان پەر بوون لەسەر ئەم گۆی زەویەدا، ماڵ و حاڵ و خاک و منداڵی خۆشیان بەجێهێشت بۆ ئەوەی ئەم نور و ڕەحمەتە بڵاو بکەنەوە. بۆیە ئەچیتە میسر، ئەچیتە هیند، ئەچیتە شام، ئەچیتە تورکیا، ئەچیتە خوراسان، عێراقی خۆمان، هەر شوێنێک دەبینی ئیلا کۆمەڵێک قبری ئەصحاب و یارانی محەممەد المستەفای لێ عليه الصلاة والسلام. ئەمەش باشترین دەلیلە بۆ ئەوەی کە ئەو قسەی ئێمە دەیکەین. جا بەڕاستی ئەوانە جێی ڕێزن، جێی قەدرن، جێی حورمەتن، جێی ئەوەن بەڕاستی ئێمە قەت نەکەی بێ ئەدەبیان بەرامبەر بکەین، بەڵکو دەبی لەو پەڕی ڕێز و حورمەت و قەدرەوە ناویان بینین و حورمەتیان بگرین. نەک ئەوە بەڵکو هەموو مرۆڤایەتی قەرزداری ئەوانن، هەموو مرۆڤایەتی، هەموو ئەو هەموو مرۆڤیەی کە ئێستا 7 ملیار مرۆڤ لەسەر ئەم گۆی زەویە دەژی قەرداری ئەم ئەسحابانن. بۆی ئێستاکەش مرۆڤایەتی دووبارە ئەگەر بیەوێ قوتار ببێتەوە لە چنجی ئەو هەموو زەڵالەت و کوفر و بێدینە و زوڵمەی کە دەکرێت ئیلا دەبی ڕۆژشەوی پێنی ڕێ و شوێن و پێی ئەو ئەسحابانە هەرگرن. بۆیە دەبینین هەموو ئەو شۆڕشانە ئەکرێن، هەموو ئەوانن، ئەوانەی کە ناویان سەعد و مصعب و عەمار و خالیدە، ئەوانەی کە دەست بە نوێژ و قورئان بەدەستن وەکو سەحابەکان، ئەوان توانیتیان ئەم شۆڕشانە بەرامبەر ئەو زاڵ مستەمکارانە بگیرچێن و بیکەن و ئەم زاڵمانە لە حکمی خوایەتی خۆیان بین نەخوارێ و بەرەو قەدەری خودای گەورەیان بەڕێکەن. جا ئازیزانم،
من چ مدحی ئەو ئەسحابانە بکەم من چ عەبدێکی گونەحباری ڕوڕەشی وەکو من چ ئەو قەدر و قیمەتەم هەیە لەکن خوا بێم قەدر و قیمەتی وانە بەرزکەمەوە ئەوەتە نییە خوای گەورە بۆ خۆی بەو هەموو عزت و جەلالی خۆی بەو هەموو عەزەمەتەی خۆی بۆ خۆی خوای گەورە مەدحیان دەکا و دەفەرمی والذین آمنوا وهاجروا وجاهدوا في سبيل الله والذين آووا ونصروا أولئك هم المؤمنون حقا هم المؤمنون حقا لهم مغفرة ورزق كريم زان خواي رب العزة سو مدحيان دكا دفرمي أواني كإيمانيان هنا بمحمد المصطفى عليه الصلاة والسلام بقرآن باشان وهاجروا وجاهدوا في سبيل الله كوسيان كربو مدينة لبيناوي خوا وباشان زهادوا تيكوشانيشيان كر لبيناوي خداي قورا والذين آووا ونصروا أواني كوا مهازر كانيان لباو الشيخ وقرتوا زيان لو بو كردنوا مسانديان كردنوا نصرتيان دانوا سريان خصن أولئك هم المؤمنون حقا براستي أوانا أولئك أو التخصيص دكاتن براستي أوانا مؤمن حقا خوي قرب خوي شهادة إيمان داري حق دروسي بو كردون لهم مغفرة ورزق كريم براستي لي خوش بوني وانو ورزقي شي زور ببركة لخواوا لبوان داندرا وكلا بهشتيا خوي قرب فرمي والسابقون الأولون من المهاجرين والأنصار أو كساني كوازو بدواي محمد المصطفى كتن عليه الصلاة والسلام لمهاجر كانوا لأنصار كان والذين اتبعوهم بإحسان أواني بدواي وانيش كتن بتساكا رضي الله عنهم ورضوا عنه خواي قورا لوان رازي أوانج لخواي قورا رازينا لهم جنات تجري تحتها الأنهار أوانا بهشتي كان هي كتسندها كان ياوي ببندا دروا خالدين فيها أبدا ذلك الفوز العظيم عمران كوري حصين بخاري أم حديثين نقل دكاك إلى بيغمبري خوي عليه الصلاة والسلام جيلي بو يفرمو خير أمتي قرني باشترين أمتي من أويك لقرني من ولا صدي من دجي ثم الذين يلونهم ثم الذين يلونهم باشان أواني لدوا ودين كتابعين باشان أواني باشوانيش كتابع تابعين حديثي مسلم هي رضا ورحمتي خوالي بنقل دكا لا صحيحكي خوي دا حديثك زور خوش ناوندي حديثكم نقل كردوا كذا فرمي بيغمبري خواه صلى الله عليه وسلم أفرمي النجوم أمانة للسماء أستيركان بوين بارزغاري آسمان فإذا ذهبت النجوم أتى السماء بما توعد أجر أستيركان رويشتن أو آسمان أو كلبوي داندرا ووعدي بيدرا وكتيك بتسي ويران ببي أو ديتن وأنا أمانة لأصحابي ومنيش بارزغاري أصحاب كانم حتى من بمنيم أو أنا أبارز رينو خواهي قورة حفظي عندك لو بلاو مصيبتي كبيلة بويان فإذا ذهبت أوتي أصحابي بما يوعدون كمن رويشتم أو وعديان بيدرا وهميان بسردي وأصحابي أمانة لأمتي أصحاب ياراني منيش أو أنا أمان لبو أمتكي من أو أنا كبون بارزغاري أمتكي من فإذا ذهبت أصحابي أجر أصحابي منيش هم رويش نفوتي أنكر أوتي أمتي بما يوعدون أو كاتا ديل لا ينخواوا لبويان كوعديان بيدراوا زابوي براسي لبفضل وكرم ورز وحرمتي وأصحابنا هيز كسيق لبوي نية كوابي أدبيان برانبر بكا هيز كسيق لبويان نية كواقصي ناشيرين برانبر لخزمتيان بكا هیچ کەس لە بۆی نییە و حەدی نییە کەوا بتوانیتن جوێنێ قسەیەکی ناشرن بەرامبەر ئەو بەڕێزان و ئەو حورمەتانە بکە کە خوای گەورە بە نەسی ئاەت لەوانە ڕازی بووە و ئەوانیش لە خودای گەورە ڕازی بوونە بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرمی لا تەسوبوا ئەصحابی ئێوە نەکەن جوێن و قسەی ناشرن بە ئەصحابی من بڵێن لعن الله من سب ئەصحابی لعنەتی خوا لەو کەسە بێ کە جوێن بە ئەصحابی من دەدا ابن عمر عبد الله كور عمر دفرمي رضا ورحمتي خالبي دفرمي لا تسبوا أصحاب محمد نكن إيوة جن بأصحابي بيغمبر بدن عليه الصلاة والسلام يك ساعاتي وانا بمقداري تسلسل عبادتي إيوة
1 ساڵ 1 سعات 1 سەعاتی ئەسحابەیەک کە لە خزمەت پێغەمبەری دانیشتووە عەلەیهی سەڵات وسەلام دەکات چل ساری ئێمە کە هەموو کاتێک خەریکی عیبادەت و خواپەرستی بین لە فەرمودەیەکی کە دەفەرمی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام 3 جاران دەفەرمی لا تەسوبوا ئەسحابی نەکەن ئێوە گوێن و قسەی ناشرین بە ئەسحابی من برێن ئەفەرمی قەسەم بەو کەسەی نەفسی محەممەدی لەدەستدا ئێوە هەموو عمری خۆتان ناکاتە مستێک هەموو عیبادەتی خۆتان لە عمرتان ناکە مستێک بەڵکو نیو مست دەفەرمی ئەگەر بەقەدەر چێوی ئوحود ئەو هایە حەدیثەکە دەفەرمی ئەگەر بەقەدەر چێوی ئوحود کە چێوێکی زۆر بەرزە وەکو سەفینە بەقەدەروی زێر بکەنە خێر و خێرات ناگاتە مستێک یان نیو مست لەو خێر و خێراتانی ئەسحاب لە خزمەت پێغەمبەر دەیان کرد عەلەیهی سەڵات وەسەلام زەبۆیە علەما ڕەحمەتی خوایان لێبێ حکمی ئەو کەسەی چییە کەوا گوێن بە ئەسحاب دەدا زۆری لە علەمایەکان ڕەحمەتی خوایان لێبێ کە ئێستا ناویان ئەڵێن کافر دەبی ئەو کەسەی یەک قسەی ناشرین یان گوێنێک بە ئەسحاب بدە کافر دەبێ ئەوەتە ئەوانەی کە ئەو ڕێیان هەیە ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبێ ئیمامی سەرخەسی ئیمامی ئەبوو زەرعە ئیمامی مالیک ئیمامی قورتوبی ئیمامی تەحاوی دەزانی ئیمامی تەحاوی چ دەفەرمی حبهم دین و ئیمان حب و خۆشەویستی ئەسحاب دین و ئیمانە وبغضهم كفر ونفاق وطغيان ورقليبونوشيان أفرمي كفر ونفاق وطغيان ذا إمام أحمد ليقدر رواية كاني وقاضي حسين شيء ولا الزوري نيحنا في كان رضا ورحمة إخوان لبي أوانا باتفاق ضلين هركس يكجون بيك صحابي بيغمبر بدا عليه الصلاة والسلام كافر دبي هەندێک لە علەمایەکانی تر ڕەحمەتی خوایان لێبێ فەرقیان کردووە ئەفەرمێ ئەو کەسەی گوێن بە عەرز و ناموسی عائیشە بدە کافر دەبێ لەبەر ئەوەی مخالفی نەسی قورئان دەکا و هەر کەسێک گوێن بە ئیمامی ئەبوو بەکر و بە ئیمامی عومەر بدا کە شەیخێنی پێ دەڵێن کافر دەبی بەڵام باقی ئەسحابەکانی تر پێ کافر نابی پەڵکو پێ فاسق دەبی کە یەکێکە لە گوناحە گەورەکان جا عەزیزم بەڕاستی ئێمەی مسلمانان ئێمەی ئەهل السونە وەجەماعە دەبێت زۆر بەوەفا بین زۆر بە ئەمەک بین بەرامبەر ئەو ئەسحابانە جا ئێستا زۆر بە کورتی زۆر بە پوختی دەچینە خزمەت هەر چوار خولەفا ئێمە باسی نوێژ و تاعەت و عیبادەتی ئەوانەتان بۆ ناکەم باسی هەر یەکێک لەوانە باسی مووقفێکی زۆر زەحمەتی ئەوانە دەکەم کە ئەوانە چ پیاوانێک بوونە خوای گەورە بۆ ئەو ڕۆژەی هەرگرتوونە و لەو ڕۆژەدا نوسڕەتی دینی خودای گەورە بدەن طبعا دوو ملاحەزە پێش ئەوەی باسی ئەو بابەتەی بکەم ملاحەزەی یەکەم ئەوەی کەی دەیڵێم ئێستا معجزەیەکە لە معجزاتی محەممەد المصطفى صلى الله عليه وسلم پێغەمبەر ئەفەرمی عليه الصلاة والسلام دەفەرمی الخلافة من بعدي خلافت لە پاشە من 30 سنة ثم يكون ملكا ئەفەرمی خلافت لە پاشە من 30 ساڵی ڕێکە لە پاشە من ئەبێتە مەلیکایەتی سبحان الله ئەو قسەی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام طبق الأصل چۆنی فەرمووا بوو لە ساڵی 11 هیجری ئیمامی ئەبوو بەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بۆ بە یەکەم خەلیفەی محەممەد المصطفى عليه الصلاة والسلام حتى ئیمامی عومەر شەهید کرا کە ئیمامی عەلی کە شەهید کرا ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ 6 مانگی کەم بوو لەو 30 ساڵەی ئیمامی حەسەنی کوڕی ئیمامی عەلی خەلافەتەکەی وەرگرت 6 مانگان پاشان تەسلیمی مەعاویەی کوڕی ئەبوو سوفیانی کرد ئەلێرە معجزەکەی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام هاتەجێ کە خلافەت لە پاش محەممەد المصطفى عليه الصلاة والسلام بوو بە 30 ساڵی ڕێک و پێک خاڵێکی تر ملاحەزەیەکی زۆر بە کورتی و بە پوختی ئەوەیە ئێمە کە دەچین مێژوو دەخوێنینەوە مێژوو دوو زۆر دەبی تەمەشا بکەین مێژووەک هەیەی مسلمانانە مێژووەک هەیەی ئیسلامە مێژووی مسلمانان زۆری هەمووی ڕووناچی و بەرەکەت و خۆشیە بەڵام لەگەر ئەوەش غەڵەت و پەڵەت و بێسەروبەریشی تێدایە بەڵام هیچ کاتێک ئیسلام مەسئوول نییە بەرامبەر ئەم غەڵەت و پەڵەتی کە ئەوان کردیتیان هەر کاتێک مسلمانان لە مێژووی خۆیان لە قیممەی گەورەی و عزت و دەسەڵات و عەدالەت دابژین ئەو نیشانە ئێوە زیاتر پابەند بوونە بە دینی ئیسلام هەر کاتێک حوکەما و عولەمایەکان چەند پابەند ببوون بە ئیسلام و چەندە ئیسلامیان تەطبیق کردبێ ئەوەندە مێژوەکەیان پڕشنگدار و ڕووناک و خۆشی و عەدالەت و ئاسایشی تێدایە هەر کاتێک حوکەمایەکانیشیان خەڵکەکەش دوور کەت بیتەوە لە ئیسلام ئیلا
مشکلە و زۆڵم و تعەدای تێدایە کەواتە مێژووی ئیسلام نابێت لەگە مێژووی مسلمانان تێکەراو بکرێ مێژووی ئیسلام ئەو کاتانن کە ئیسلام حکمی کردووە و خەڵک لەو پەڕی عەدالەت و خۆشی ژیاوە بەڵام هەر کاتێک دوور کەتبوونەوە لە ئیسلام ئللا مێژووەکە بەمل مسلمانەکان دادێ وەکو ملاحەزەیەک دوای ئینشاڵڵا لەو کتێبەی کە باسی دەکەین لەوێندە بە تەفاسیلی باسی تێدایە ئێستا بینە سەر یەکەمین خەلیفەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ئیمامی ئەبوو بەکری صدیقە طبعا ئیمامی ئەبوو بەکر یەک لە فەزڵەکانی باز بکەین پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام ئەفەرمێ کەستان لە ئێوە بەقەدەر ئەبوو بەکر لۆ من چاک نەبووە لە ماڵ و لە گیان و لە ڕوحی خۆی لە بۆ من يعني هەندەی ئیمامی ئەو بەکر باشە هەبووە بەرامبەر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەوەندە پێغەمبەری خوا ئەمین بووە لە ئیمامی ئەبوو بەکر و لە ماڵ و لە سەروەتی ئیمامی ئەو بەکر لۆیە زۆر زۆری خۆشەویست فەرمووی ئەگەر کەسێکم وەکو خەلیل دانابایە لە بۆ خۆم ئەبوو بەکرم دادەنا بەڵام ئیخوەت الئیسلام بەڵام ئێمە برای ئیسلامین جا فەرمووی هەرچی دەلاقەیەک کونێک ڕێیەکی کردیتەوە بۆ ئەوی پێبێتە مزگەوت هەر هەمووی قەپاتکەن تەنها دەرکەکەی ئەبوو بەکر بمێنێتەوە و قەپاتی نەکەن تامەن ئیمامی ئەبوو بەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کە تاقە کەسێک بووە هەموو خۆی و ماڵ و منداڵی و سەروەت و سامانی لە پێناوی ئەم ئیسلامە داناوە کەسێک بۆ خۆی بە ژنی بە منداڵی بە ماڵی هەر هەمووی سبحان الله لە خزمەتی ئەم ئیسلامە بووە کافیە کە خوای گەورە بۆ خۆی لە قورئاندا ئیشارەتی بە هیجرەتەکەی پێغەمبەری خوا داوە لەگەڵ ئیمامی ئەو بەکر کە بەثانی ئیثنین ئیذ هوما فی الغاری لە قەڵەم داوە جا ئەوەی کە ئەمن دەمەوێت باسی بکەم ئەوەیە ئیمامی ئەو بەکر کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام وەفاتی کرد سبحان الله زۆر تەئسیری لێ کرد بۆیە عەبدوڵای کوڕ عومەر دەفەرمێ هۆی مردنی ئیمامی ئەو بەکر مردنی پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم دەفەرمی لەو ڕۆژێک کە پێغەمبەر وەفاتی کرد ئیمامی ئەو بەکر پێ نەکەنی ئیمامی ئەو بەکر ڕۆژ بە ڕۆژ هیچی پێ نەدەخرا و لاواز و زەعیف دەبوو حتا وەفاتی کرد چونکە پاش پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام ئیمامی ئەو بەکر 2 ساڵ و 10 مانگ ژیا یەکسەر وەفاتی فەرموو جا ئیمامی ئەبوو بەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کاتێک کە پێغەمبەری خوا مرد عەلەیهی سەڵات وسەلام 4 مشکلەی لە پێش بوو 4 مشکلە یەکەمین مردنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دووەمین دانانی خەلیفە چێ بکەن بە خەلیفە کۆزارێک کەس دانەندرایە ئەنساریەکان بۆ خۆیان خڕبوونەوە دەیانەوێت بۆ خۆیان خەلیفەیەک دابنێن و مهاجیرەکانیش ڕێیان وایە لە ناوان خەلیفەیەک دابندرێتن سێمین ئەو جێژەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە بە سەرکردایەتی ئوسامەی کوڕی زەیدی دانابوو لۆ ڕۆمەکان بنێرێت جێژەکەەوە لە دووری هەندێک دوور لە دووری مەدینێ و دانیشتەوە ئینتیزاری دەکردکەوە حاڵی پێغەمبەر چۆن بێت کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە بەڕێی کرد نەخۆش کەوت کاتێک کە هێشتان لە دوور نەکەت بوونەوە لە مەدینە هەواڵی توندی نەخۆشیەکەی پێغەمبەری گەیشتە جێیشەکە و یەکسەر جێیشەکە تەوەقوفی کرد و ڕاوەستان بۆی بزان حاڵی ئەو پێغەمبەری چی بەسەر دێتن و چوارەمین مشکلە کە تووشی ئیمامی ئەو بەکر بوو ئەو هەموو عەشیرەتەی کە هەر گەڕانەوە لە ئیسلام و کە هەندێکیان زەکاتیان نەدەدا پێیان دەگوت مانع الزەکات زا مشکلەی یەکەمی پێغەمبەری مشکلەی یەکەمی ئیمامی ئەو بەکر کە بەڕاستی زۆر بە مەوقیف ڕاوەستا مردنی پێغەمبەری بۆ عەلەیهی سەڵات وسەلام کە ئەسحاب هەمووی شێت و حەیران و سەرگەردان بوون ئیمامی عەلی هەلە خۆچوو بوو ئیمامی عوسمان قەدەمی شکا بوو ئەسحاب زۆر وەزعیان تێکچوو بوو ئەو ئیمامی عومەرەی کە ئەوەندە بە جەرگە شیرەکەی دەرهێنا بوو دەگوت هەرچی برێ محەممەد مردووە لەی کوژم محەممەد نەبردووە چووتەکن خوا وەکو موسا دەگەڕێتەوە ئەوها شێواو بوو ئەوها حاڵیان تێکچوو بوو بەڵام ئیمامی ئەو بەکر بەڕێک و پێچی و بە ئیمان قەیم و بە ثەباتی خۆی بەسەر مینبەرەکەوت وتارە مەشهورەکەی خوێندەوە کە مەشهورە کاتێک کە دەفەرمێ من كان يعبد محمدا فإن محمدا قد مات ومن كان يعبد الله فإن الله حي لا يموت أو وما محمد إلا رسول قد خلت من قبله الرسل فإن مات أو قتل انقلبتم على أعقابكم أو آياتي خويندو إمام عمر دفرمي والله يكم زاربو لحياتم أمن أو آياتم جيلبي صد زارم خوين بو بلام أو وقتي زانيم معنا واتيم آياتي براسي أما الثباتي دوي بەڕاستی ئەمە قەیمی دەوێت لە کاتێک کە خەڵک مشەوەش بوو خەڵک لێ قەوما خەڵک حاڵەتەکی شپرزە و شێواوی هات زەلامێکی ئەوە خۆگر و بە تەحەمل و دڵقەیم بێ هەموو مەسائلەکان خڕکاتەوە سەریەک و خەڵکەکەی هێور کاتەوە مشکلەی دووەم دانانی خەلیفە بوو هەموو ئەنساریەکان لە سەقفی بەنی ساعیدە خڕبوونەوە
کە دەیانوێت خەلیفەیەک دابنێن. ئیمامی عومەر فەرمووی لەگەڵ ئیمامی ئەوبەکر چووین لە بۆ وێنکن ئەنساریەکان، فەرمووی خۆم دانابوو بەڕاستی ئەمن قسە بکەم. لەوێن دەرگوتی یەک لە ئەنساریەکان هەستا قسەی کردو و بۆنی قسەکەی وا پێدەچوو کە ئەوانە دەیانەوێت خەلیفەک لاوان و خەلیفەک لە ئێمە بێتن. بەڵام ئیمامی ئەوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوا هەر قونجورکەی لێ دام دەگوت دانیشە قسە مەکە. تی پاشان بەخۆی هەستا دەستی بە قسان کرد، فەرمووی وەڵڵا ئەوەی لە ناو دڵم بوو ئەو فەرمووی، بەڵام زۆر لە من نەرمتر و حەلیمتر و ڕێک و پێکتر. تی کاتێک ئەو قسەکانی کرد و خەڵکەکە هەر هەموو ڕازی بوون بەوەی کە بۆ خۆی دەبێ ئەم مەسئولیەتە هەرگرێ و ئەم خلافەتە لەسەر شانی خۆی دابنێتن. وفعلا لەوێن دەر بە کۆی هەموو ئەنساریەکان و مهاجرەکان ئیمامی ئەوبەکریان کرد بە خەلیفە. کەواتە زۆر مهمە کابرایەک بتوانێ ئومەت لە ئەزمەیە قوتار بکە، ئومەتێک حاڵەتێک کە دەکەوتە پێش کە سەرکردەکەیان ئەفەوتێ، سەرکردەکەیان ئەکوژرێ، سەرکردەوەرکیان ئەمرێ، چۆن بتوانی ئەو ئومەتە لەو مەئزەکە قوتار بکە. ئەمە پیاوی ئەوێ، ئەوە عەقلی دەوێ، ئەمە لێبوردەیی ئەوێ، ئەمە دڵی ئەوێ، ئەمە علمی ئەوێ، ئەمە بەڕاستی یعنی زۆر زۆر سیفاتەیە کە ئەم سیفاتانە هەمووی ئەبێ کۆبێتەوە لە یەک کەس، ئینجا دەتوانی لە مەوقیفێکی وا دەشتێکی ئاوا بکاتن. حاڵە مشکلەی سێمی ئیمامی ئەوبەکر ئەوە بوو کەوا ئەم جێشە چۆن بەڕێ بکە. پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فەوتی کرد و مرد و سەڵات و سەلامی خوای لەسەر بێ. ئەسحاب هەموو چۆکیان شکا. عشیرەتەکانی ئێستا کە ناوەکانیشیان دەخینەوە 8 عشیرەتن، هەر 8یان تەمەڕودیان کرد. ئەخ ئەو جێشە کێوە بچێ؟ ئەو جێشە چۆن لەم حاڵەتەدا مەدینە بەجێ بێ، لە زۆر خەتەرە. تازە پێغەمبەری خوا مردووە عەلەیهی سەڵات وەسەلام، تازە خەلیفە دانرایە، ئەو هەموو عەشائیرانە هەر گەڕاینەوە لە ئیسلام. ئێستا ئەو جێشە لە مەدینە بستە دەرێ، خەتەرترین شتە لەو حاڵەتەدا. بۆیە ئەسحاب بە زۆری دەنگ مانع بوون کەوا ئەو جێشە بستە دەرێ. بەڵام ئیمامی ئەوبەکر موسر بوو لەسەرەوە کە دەبی هەر بستە دەرێ، هەر دەبی ئەو جێشە بڕوا و قیتالی ڕۆمەکانیش بکوە. لەبەر چی؟ فەرمی وەڵڵاه پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەمرێکی فەرموو بی، شتێکی دانابێ ئیلا دەبی قسەی پێغەمبەری بێتە جێ. ئەگەر بۆ خۆشم منم لەسەر دانابی دەبی ئەو جێشەی وسامەی بڕواتن. ئەگەر سەگ بێن هەموو لاقی داچی مسلمانان عائیشە و ئوم سەلەمە بگەزیتن، یعنی ئەوها حاڵەتەکە تێک بچی هەموو سەگ بێن ئەوانە لاقییان بخورێ، ئیلا دەبی جێشی وسامە بڕواتن. فعلا جێشەکەشی نار. بەڵام حکمەتی خواوا بوو ئەم جێشەکە چوو لەوێن دەر لەگەڵ ڕۆمەکان بەشەر هات و بەسەر کەوتوی هاتەوە، بەڕاستی ڕوعب و بیمێکی وای لە بۆ قەبیلەکان دروست کرد کە جورئەت نەکەن بن هجوم بکەنە مەدینە و حاڵی دەوڵەتی ئیسلام بشێوێنن. بزانە بەڕاستی ئەمە ثەباتی دەوێت، بەڕاستی ئەمە مەوقیفە، ئەمە شتێکی زۆر عەزیمە کە لەو ئیمامەمان گوێویست دەبی. خاڵی چارەم کە ئیمامی ئەوبەکر هاتە پێشی مانیعی زەکات بوون. تەمان ئەوانەی عشیرەتەکان وتیان ئێمە زەکاتمان دەدا پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام، چونکە خوای گەورە دەفەرمی خذ من ئەموالهم صەدەقەة تطهرهم وتزەکیهم بها. یا محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام تۆ زەکاتەکەیان سەدەقەکەیان لێ وەرگرە. ئەوە گوتیان ئەو مەسئول بووە، مادام ئەو نەمینێ ئێمە نایدێن. هەندێک هەر گەڕانەوە کافر بوون، هەندێکیشیان گوتیان ئێمە نوێژێ دەکەین بەڵام زەکات نادەین. جا لەوانە بزانە ئەو هەموو عشیرەتە هەر گەڕانەوە ئەوانەی کەوا زەکاتیان نەدا. عشيرتي غطفان، عشيرتي كندا، ربيعة، حنيفة، سليم، تميم، طي. أو عشيرتان هرهم سبحان الله، حتى غطفان وأسد طي. أو أنا هل سيشان وفدشان نار دكن إمامي أو بكر قلت يا أبا بكر أمر راسينا أتوب بي خليفة بلام أما زكاتي نادين بس نوجان دكين. والله ألير إمامي أبو بكر هستا وفرمي قسم بوكسي نفسي أبو بكري لدستا أجر يك جريس يعني يك جيسك دابتانا محمد المصطفى من جليتان دستين مليتان خوش نابم. ألير وزعك تيكسو أصحابهم ولا خزمت أبو بكر خربون وتيان تصدقي تشريان لقلدكم تيان بابت سو شريان لقدك أي بيغمر نافرمي عليه الصلاة والسلام أمرت أن يقاتل الناس حتى يشهدوا أن لا إله إلا الله وأن محمد رسول الله. أجر وين قلت هذا خين وروحي وماليان أمين دبينا ببرجة فرمي نخير والله هل كسك فرق بك بين النويج وزكاة من ديكوشم.
فعلا يقلوان إمام عمر بوهم تندي خوي مخالف إمام أبو بكر شون أتوا لقوانا بشر ديك تازة ودولة إسلام دا مزرعة تازة أما دمان حالي خو ما باش كانوا فتوحات قورة كان توش ديسي قتالي لقر أوهموا خلقي دا كي قوتي فرمي والله أمريشي خدايا هر كسيك يك قريز يك جيسي دابتا محمد المصطفى عليه الصلاة والسلام ليدا سينم أقرنا الشر لقدكم وفعلا قتالي شي لسكردن وهموشي تنبيه كردن يقدوك لوانا پشمان بون و باقی تر هر هموی کشتنو و هروا ملکسی کردن لبو پابند بون بشریعت اسلام زا ام تسار مشكلة براسي قورة ترين مشكلة بون كهاتنا سر إمامي أبو بكر رضا ورحمتي خوالي بي وحلي شكر جا إمامي أبو بكر خلافتكي 2 سال بو باش 2 سالي سبحان الله نخوشيشي 2 سال ودمان بو نخوشيشي زور كتو بتي بريقر يعني عزيزي عايشة دا فرمي لروجة سرما دا خوشوشت و باشان سرما شي توندي بو تايشي قرد سن روجة لمالي نخوش كات بيش أوي بمري إمام عثماني بانكر فرمي ورا بنوسا لباشا خم أبي عمر ببيت بخليفة يقل أصحاب هاد قلت يا أبو بكر أتو تصدقي شون عمر دادني عمر نابيني تسندتون دا لقرمان فرموي والله خيري خلقي لباشا خم لوتان بزيد لم قوتي باشا صدر يا اخواي اگر عمر لبو مدالي قوتي درم خواي لباشا خم باش ترين كس كظن ابو عمر لباشا خم بزيجتوا كرعايتيان بكا وحكمي لسا بكا وحكمي خواي لسا تطبيق بكا او ابو امام عثمان هسا النوسي بنص النوسي كلباشا خم إمام أبو بكر لبوي توقع كرك لباشوي أجر مرد أو إمام عمر أبد بخليفة أو أبو إمام أبو بكر رضا ورحمة خالي به فوتي كرد وأصحاب نوجي عند سر كردو وبياننا مكان هنا لمزقوتي بيغمبري خو عليه الصلاة والسلام خوينديا وإمام عثمان كإمام خليفية كمي مسلمانا كأبو بكر الصديقة لباشا خوي عمر كوري خطاب دكات بخليفة وصلى الله على محمد وعلى آل محمد. ومن أحسن قولا ممن دعا إلى الله وعمل صالحا وقال إنني من المسلمين